بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوێکی گەرمتان پێشکەش بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پیلانی ڕژیم بۆ دەست بەسەرکردنی ناڕازیان لە شارەکانی کوردستان. لە سێدارەدانی دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر کۆبوونەوەی کرێکارانی شارەداری ئیلام. بەدیلگرتنی تەرمی ژنانی گیانبەخکردوو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوودا و ئەگەری دەستپێکردنی دانوستانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئامریکا. پیلانی ڕژیم بۆ دەستبەسەرکردنی ناڕازیان لە شارەکانی کوردستان. بەپێی راپۆرتەکان، هێزەکانی ئیتلاعات و سوپای پاسداران لە شارەکانی سنا، مەریوان و سەقز بە شێوەیەکی فری و کارانە دەچنە ماڵەکان و ناڕازیان دەست بەسەر دەکەن. بەپێی هەواڵی گەیشت و بەناوەندی هەواڵی کۆمەڵە، هێزەکانی ئیتلاعات و سوپا لەژێر ناوی کارمەندی ئیدارەی ئاو و بەرق لە دەرگای ماڵان دەدەن و بە بیانووی کۆنتڕۆڵی ئاو و بەرق خۆیان بە ماڵاندا دەکەن و دەست بەسەرکردنی خەڵک و کۆنتڕۆڵکردنی تەلەفۆن، کامپیوتر و ئامرازی پەیوەندیەکانی هاوڵاتیان دەکەن و پاشان لەگەڵ خۆیان دەیبن. شایانی باسە پێویستە کە خەڵکی شارەکانی کوردستان ئاگاداری پیلانەکانی ڕژیم بن و بە مەبەستی پوچەڵکردنەوەی هەوڵەکانی کۆماری ئیسلامی دەرگا بەڕووی کەسانێک نەکەنەوە کە نایانناسن. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام. بەپێی راپۆرتەکان، هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 15 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو شارومەندە بە ناوی کیان نگەهدار ڕێکەوتی 27 بەفرانبار بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان لە شاری دەڕەشار کراوە. شایانی باسە ناوبراو پاش ماوەیەک لێپرسینەوە و ئەشکەنجە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕەوانەی زیندانی شاری ئیلام کراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. ئازادی کاتی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنا بەدانانی بارمتە. ڕۆژی یەکشەممە 12 ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە بە ناوی بێهنام فاتەحی بەدانانی بارمتە بە شێوەیەکی کاتی لە زیندانی ناوەندی شاری سنا ئازاد کرا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکوانە ڕێکەوتی 18 مانگی ڕابردوو هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان تشت بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە ڕەوانەی زیندانی ناوەندی شاری سنە کراوە. شایانی باسە ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانی تاکو ئازادکردنی لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. لە سێدارەدانی دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندانی 1404 هەتاوی دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 7 زیندانی بەناوەکانی حسێن نەجار، باقر محیبی، ئاریەن شوخی، محەممەد جامع شورانی، مەهدی پور شەهباز، یاشار ڕەزایی و سۆهراب ڕەفعەتی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی گورگان، نەیشابور، قایمشار، درود، زەنجان، کاشان و ساوە ئیعدام کراون. هەروەها 3 بەندکراوی دیکە بەناوەکانی شەریف مەردانپور، سەتار خالوەند و ئارمان کۆشکی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی کرمان، ئیسفەهان و نەوشار لە سێدارە دراون. هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر کۆبوونەوەی کرێکارانی شارەداری ئیلام. ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندانی 1404 هەتاوی کرێکارانی شارەداری ئیلام دشت بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتی گەیشت و هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کە هەموو هەوڵێک دەدەن بۆ سەرکەوتکردنی دەنگی ناڕەزایەتی لە ئێران و کوردستان، هێرشیان کردوتە سەر کۆبوونەوەی کرێکارانی شارەداری شاری ئیلام و هەوڵیان داوە بڵاوە بە ناڕازیان بکەن. جێگای ئاماژەیە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارەی دەست بەسەرکراوان یان برینداران
زانیاریەک لە بەردەستان نییە. بە دیلگرتنی تەرمی ژنانی گیانبەخکردوو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوودا، بە پێی راپۆرتەکان تەرمی کۆمەڵێکی زۆر لە ژنانی ناڕازی کە لە خۆپیشاندانەکانی مانگی ڕابردوودا بەشداریان کردبوو هێشتا ڕادستی بنەماڵەکانیان نەکراوەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای سەردانی بنەماڵەی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکان لە ناوەندە پەیوەندیدارەکان نەک تەنیا وەڵامی داخوازیەکانیان نادرێتەوە، بەڵکو هەڕەشەیان لێکراوە کە پێویستە سەبارەت بەم کردەوە زانیاریەک بڵاو نەکەنەوە. شایانی باسە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی هۆکاری گیانبەخکردنی خەڵکی ناڕازی و هەروەها ئازاری بنەماڵەی گیانبەخکردووان نەک تەنیا بەڕێوەبردننی مەراسمی ئەسپەردەکرانی گیانبەخکردووانی قەدەغە کردووە، بەڵکو تەرمی کۆمەڵێکی زۆریانی بەدیلگرتووە. بەیاننامەی ڕێکخراوە سنفیەکانی ئێران دژ بە سەرکوتی دڕندانەی ناڕازیان لەلایەن ڕژیمەوە. بە پێی راپۆرتەکان شۆرای ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئدانەی سەرکوتی دڕندانەی ناڕازیانی کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە خەڵکی ستەم لێکراوی ئێران و کوردستان پاش چەندین دەیە هەژاری سەرکوتی ناڕازیان و خراپی دۆخی ژیانیان بە مەبەستی وەرگرتنی مافی ڕەوای خۆیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بەڵام ڕژیمی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی نەک تەنیا وەڵامی داخوازیەکانی خەڵکی نەداوەتەوە، بەڵکو بە توندترین شێوە هێرشی کردووەتە سەر ناڕازیان و کۆمەڵێکی زۆر لە بنەماڵەکانی خەمبار کردووە. لە درێژە بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە ئەم کردەوەی ڕژیم ڕاستیەکانی کۆماری ئیسلامی دەخاتە ڕوو، داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردووە هەڵویستی توندیان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی هەبێت. ملیتاریزەکرانی شارە جیاوازەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بە پێی هەواڵی گەیشت و سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 هەفتە لە دەستپێکردنی ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی هێشتا حکوومەت بەردەوامە لە ناردنی هێزە سەرکوتگەرەکان بۆ شارە جیاوازەکانی ئێران. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کە بە کەرەستەیەکی سەربازی زۆرەوە لە شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان هاتوچوو دەکەن و گوشارێکی زۆری ئەمنیان خستووەتە سەر هاوڵاتیان. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، هاوکات لەگەڵ مانۆڕی هێزە سەرکوتگەرەکان لە شارەکان ڕۆژانە هێرش دەکرێتە سەر ماڵی هاوڵاتیان و کۆمەڵێکی زۆر لە شارومەندانی بەلوچ دەست بەسەر کراون. دوا هەواڵمان سەبارەتە بە ئەگەری دەستپێکردنی دانوستانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا. بە پێی راپۆرتی گەیشت و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا دانوستان لە نێوان نوێنەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و نوێنەرانی دەوڵەتی ئەمریکادا دەست پێ بکات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێشتا شوێن و کاتی دانوستانەکان دیاری نەکراوە، بەڵام ئەگەری هەیە نوێنەرانی دوو لایەنەکە عەباس عەراقچی و ستیڤ ویتکاف بێن، هاوکات بە پێی راپۆرتی هێندێک لە سەرچاوەکانی سەربەڕژیمی کۆماری ئیسلامی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ڕژیم بڕیاری دەستپێکردنی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا داوە و بابەتی دانوستانەکان سەبارەت بە پرۆسەی ئەتۆمی ڕژیمی کۆماری ئیسلامیە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.